دم باش تماشاوانی نجا توارم ایروجی سرپرسا گرما روجاویه مجارا کوبانیه گلو هف پیمانتیان دولتیا دجی داعش هیا چند جدیه جتو باران کرنا ملگین داعش لدر دورین کوبانه دما کو داعش نزی هوليره بوي دما کو داعش پیش روی دی گله کی محورین دن العراق هرم اراسي هرم کردستان کری بگمان هزن هف پیمانم تایبتی امریکا بالافرن شرین امریکا کارین توازنا هزه بگوهرن د برجواندی هزا پیشمرگین کردستان تنانت گلک د ورجیات نازاد کرن بو چندین روزه هزن هف پیمانان د بیجن ام ملگو و شرگین داش لسوریا تو باران دکین دنها داد بیجن لکوبانه وزیر درو امریکا د بیجه ام نایلین کوبانه بکبه وزیر درو فرانسا سکرتری نتوین هفگرتی گلک برپرسندین جیهانی قالوا بو مادام او وصا جدينا جتو باران كرنا داعش بو داعش بردام هيرش ديف هيرش بو سر كوباني انجام دده به بالپشتيا توپو تانكو زري پوش و چكين گران آیا اگر هف بالبندا نف دولتيا جدي به جتو باران كرنا داعش لدر دورين كوباني قالوا توازنا هزينا تا غوارتن اف تضاخم عسكريه داعش لسر كوباني نهايه التخفيف كرن ان وكو قالك جاران برپسين روشاواج دي بيجن كوفتو باران كرنا داعش الكوباني در دورين وي باندوريا كواسانينا لندك جهان ددن كو تأثير لهذا داعش نكفه بله ولا برزان جارك ديك مجاري مال سر كوبانيا كي كلا برسا جرمكاني روجا في كردستان بس لسراسي جشتي ويكي ك لا حواله زور جرمكاني ميجاي جهانيش امش وكو نارتي بما باشا برسا جرمكاني روجا في بو اي بريس لا بخينا برباسو قلت بيجي اي بريس اي جادي كردستاني قصي خوتان لسر بكان هاو بيمانتي نف دولتي تاشان جديه لطباران كردني داعش لدورو بري كوباني لكاتك اما نزيكي ايمانجك هيرشي بردوامي داعش لسيق ولا روش خلاط روش اوام هروها لباشوري كوباني بسر كوباني بردوامه بابال بشتي ديان تانكو زري بوشو لاهمان كده هزاران چك دارو بيجگل توبي دور هاويج حتى دواي ده هاو بيمانتي نف دولتي شلوي عليه مملكاني داعش تو بارانكين لوي برپرسا سربازيكاني كرت علين او شنانه که تو بارانه که ناو شنانه نه که تأثیری کی باشه به که هزی داعش آنکو توازنی هست لوی بگوره لبیرتانه که لهریمی کردستان لکاتی نزیگبونی داعش الهولیر او گرتنی مخمورو حتی سدی مسلو کمالی شنیتر هزکانی ها پیمانان به تایبتی امریکا توانیتی به هیرشی اسمانی توازنی هست به تواتی لصالحی پیشمرگه دا بگوره او با مخموریش گیره للا پیشمرگه و جاره که دیکش سدی مسلیش گیره بلام لباشر لروشای کردستان الان اما تأثیری نیه برای اوی خلکش تا چند هاوپیمانتی نف دولتی دجی داعش جدیه لوی که داعش لکوبانه تو باران بکه یعنی شاکو برپرسکانی کرد چاودرکان لکوبانه آلین بشوی که جدی نیه لخدمتی سرنجو بچونی ایو دامه بله کانیوار لولی روا بله یکم پیودی کانیوار لولی فرمو السلام عليكم. علیکم السلام برام كوباني فرسي كوباني وشنغال وشتانا جاري وازي لدن نتا باسي هريم كردستان بكريم كردستان بس سنجشه كي قندا تبع بالات الخبشان دانا كانوا غيرش كردنا سر تيمي راجاندني كيو فروضوي بنا بانجي جهاني واقليمي كردنا لا منشط اكتابيني موضوع ادانه كارتا كتن چند کسی تزریقی کرده سامون اما اولا چه قبول نکنیم ما هم مرخومون ده خدمتکاری رودایی دزانیم کارمندان بله کای کانیوار پرسامل سر تشتکی دیه تو شبیه تلویزیون بیجی امجی روزنامه وانی گلک جاران امجی کفنیه برهارشا امجی کفنیه برهرش پلان رشتی تو که کانال اهلی بلانی بله اگر تو که کانال اهلی بلانی یک رابطانی دروسی لسر اینا لسر رودا کاده ایرش کرد لسر رودا نارتی آمده برو آپورتی که بچو که 40 ثانیهش لسری لبدادن تکایه و پرسکی تره هیچ کانالی که کردی لباشوری کردستان کای که کانیوار هیچ کانالی که کردی لباشوری کردستان بقدر ان آرتی هرشی نکراوات سر سوت نراو هرشی کراوات سر خوانه کی سر روزنامه نوسان سر ایمش هرش کراو هرش به پلانی که دار اجرا و به هموش ویگ بلام گرین که ولی سر پیامی خو من بردام بین تکایه برزن بالا چارچوبی تورک منده به تکایه بالا سر چارچوبی تورک منده به بله عباس دوی که عباس تنیل سر توری تکایه کرم که ارزه باش ما مستحکاریم چهار باش بله گلک صاحبی زست باس ما مستحکار دیدنامن لیدان امریکا نافچا کوبان جدی نینه بله جدی نینه چونکی نمعقوله
داره دور کوبانه زبنو دبابه جبهه داره بینتن اوه ایک دویش مثل باشه مثل دیت رمی دلهون جهاکت اوه دیری باشه یعنی نظارت محافظه مثل به یکم حافظه و نظام نکه فولی داعشه نظارت بینگه پولیسان که فولی داعشن سرشا قافلت عسکریه بورش مثل درکه 300 ساله 200 ساله نظام و داعش نظام نشر را میکن جدینی نه چکی فعلت دانای نکشتن اکو یک مسیحی ها دا کشتن کوبانه امریکا داوری که بعد بچوکی کردت اینا کشتنه زختا ترکی اوه دیار بیتن که جدیدی نه چکو برجان دیده دانین تنه جبز بسرماش نو بچن اکو فعلت نازده بانه بیت نامن نکه اف کیسو هنه اکتایی کربا محمول هوليرة كاتب باش همو كاتك لسر كوباني لسر همو كرديك اركتشين اجتماعية بيش هر هزة چيني دولت كبجيري لكوباني بكين هر وقت سروك بارزاني كبالپشتي خويو بالپشتي سروكايتي هريني كردستاني راقان كبو بالپشتي كرديني كوباني وهر وها آواركاني كوبانيش ولا سر هر وها لسر كرداني باكور وباشور وروجاواش كحاوكاري بفعلي بكن بو رزقاكرني كوباني لدز داعش. بله سپاس بوتو كمان قاله بله دیاره پیوندی استال سر خط نیه بله تماشاوان نجام بحث کوبانی دکین گلو کوبانی و روشاد نهادا وکی عباس بریف که لدوی که دبیجه حتی لگور معلوماتان او جهن کو کچو او جنن ازدیان گرتنه ازدی ببارمتا گرتنه لموصل جهنوان آشکرانه يعني دشينا كر هزك تكمها بيت هزك قواتها بيت في جهن نصب كان بكف نخوار دكارن فان آزاد بكن حتى وام خوشي قوتي ام هيفيدارين امريكا بيت فيري بدات هكذا ام خرجي بمري مشكله جرينجل دست داعش بين رزقار كرد يعني بديت نوا هذه نفيمانان هي چند جدينا جه هنگافتنا ارمانج استراتيجيكين داعش العراقي ولسوريا طيبتي جي اف جهن كردن ازدي شنغالي ببارم تجاري داعش لمصلات نگرتن کو جوان دستنشان کریه و مکشوفه و داخواسته کرن کو اف کسا هکریش نبی نصبک عسکری سربیت دانین و دکارن به آسانی وان کسان به ریاه آسمانی و رزگار بکن بو حتی نها به وی آوه که جدی نینه باله بریار لسلیمانی او ام کاتلاش کاگا کر سر چام براسي بنسدم توري كوباني او دوري هماني تزانو يعني وخمشي همو كرديغا اما رويشي بدل الروسياسي واقعكي وابي سنه صنغاني شوكا اما وكو كرداني باشور وكو حكومتي هرمي كردستان هيك كم ترخميشي نكدوا وكو كساني كامل كم ترخمي كرو براسي ومزاريكي سياسي واريكا كم ترخمي علين كم ترخمي كرو دعايه واكن او تقوى نوز بكر داعش فروشن تجارتي على غلاكن كاك يعني باخلك توزي وعيبته مخاطي اخوه يما ناتواني بروس بتنها خيري شيدان ام حكومته ما دروس كرو ناتواني بيدورين نوابا اساني هروا اسانيه كاك بشتا يعني توزي با انسان بعقل منطق بكاتو زور صوص بله نريمان لشقلاوه بله بله برزان اذا كان نيف دولتي بيقوم او جبهي نيف دولتي كالدجي داعش كراوتوا كبلانكيج استراتيجيكي ببيس وكو استراتيجي اوباما بنا بانك 3 سال اخاينه بو وشكردني مصادر مادي وتغذيه كردني تشكداراني داعش لعتادو حتى لمسالي تدريباته زور جرجلي لو كريت او همو خل اوي مداعشانه تشكداراني داعش كدين بو عراق وبو سوريا هموی لولاتان دور دستکان جدین چکی کم بدستویه ام چکانه بگومان چکی زور پیشکتونه و لولات زور پیشکتکان ام چکی برهم اهنره ایام چکی اکری چون به چه شیوای گیج بیت دزداش بای استا بولنا بردنی حولات یعنی سیویل بتایبتی کرد بکار بینه طبعا هرشه تکمه و هرشه تندکانی داش هموی لسر کرده لروش اول باشوری کردستان که عمل سر ارضی واقعیش بوده دیفاکتور کسی که بینه بله بله قاي فرمان مرحبا سر چاوا افدم تباش کاچکان باشتر کرم که کاچکان سبارت هفتایمانیانی في دولتی و شر کوبانه رأي من بيجيبوا كردستان الهرمي برلمان ما سياسات مدارت ما كروج حزبت ما
مجالك باشه دستاده هاي او همي قنصل خانه دولي نلويدر که یا امریکا و بریتانیا و فرنسا مسئله که وجدانی و اخلاقی چنه چپه چنه به تمام چنه ویدر که داخوازا هاریکایا که زیدتر بکن بو خلق کوبانه و اما اف شر کوبانه نلجل داعشه يعني اتحسكم جنابته و که روزنامه فانك رقاخوشی فين همي پیج و شر ترکیه و ام موبان شر تركي تحدى تركيا يتكلم لو ما هو فيماج الجدينين انتدا بل اجل ام بشتفون بين همي قدس بالا سیروان لەو لێرەوە کاکاگان جوانی پێشت بەنامە ڕفێک جوان بێکەم هەڕۆژە تەوارێکی جوان هەڵدەبژێرن بەڕاستی بەنامەکرا لە زێ خۆتی من داوای لە خرج کۆبان دەکەم هەموو یەک دەنگ بی گیر و گرفتەکان بەلاوە گوێنێن ئێستا هەموو یەک دەنگ و یەک ڕەنگە ئەو بەکارنێنین و حیزبەکی سیاسیان برێەوە لەوێن کەس نێ ینی هاکاری یەکتری بکاتن ینی هەموو پێکەوە هاوکاری بکەن هەر هەیە کەس بۆ بەرژەوەندی خۆی بەکاردێ ئەگەر تارێ ئەمریکا بەبیرماندەوە تقریبا دەبی مەغمور ئازاد کرا کە تارە هاتە ناوچەکانی مەغمور و گوێڕیدا پێشمەرگا هاوکاری ئەمریکای کرد بۆ خۆی دەزانی هەموو یەک دەنگ بوو داوای لە خرج هەموو بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بە برایەتی ئەو ناوچانە پارێزن بۆچی هێزی پێشمەرگە بنیان وەلە کارزان لەو لێرەوە ئەم کاتت باش سەر چاو زۆر سپاس بە منزبەت تەوەرەکە پێم وایە هەڵوێستی سیاسی کورد زۆر بێ هەڵوێستن یعنی سیاسی کوردیەکان بە تایبەت سەرۆکایەتی و سەرۆکایەتی حکوومەت پەرلەمان زۆر بێ هەڵوێستن بەرامبەر بە کۆبانی بە تایبەتی ئەمریکاش زۆر بێ هەڵوێستە لێدانەکانی جددینیە هاوپەیمانان جددینین بۆ پاراستنی کۆبانی هەر ئەوەندەم هەیە کەوتنی کۆبانی کەوتنی هەموو کووردا ئەبێ کورد بەرخودان بکە ئەو وتەیە ڕێبەر ئاپۆی بیر نەچێتەوە بەرخودان ژیانە تەسلیم بوون مردنە بەڵێ بۆتان لەو لێرەوە بەڵێم کەسان باش بەڵام کاتێک بەڵێ بە کەوەرەکەتان ڕاستی تۆ بارانەکە هیچ ستودیەکی نابێتن هیچ ستودیەکی نابێت چکە تۆ بارانەکە زۆر کەمە هاوپەیمانی تێکەش یەکێک لە وڵاتی وەکو تورکیا تێدا تورکیا یەکێکە لە وڵاتانێکە پشتگیری داعش دەکاتن ئەوە ڕاستێکە کە پشتگیری داعش دەکات خۆیەکە بڵێن ئێستا لە سێلاوە لە ڕۆژهەڵات و ڕۆژاو باشوور و هێرش دەستێ کوبانێ تەنیا باکووری بۆمەوە باکووری ژێر دەستی تورکیە کەمەشی ڕێگەیەکی بۆ چەکدەلای پەرگە و گەشتنی یارمەتیەکان بوو ئەم شوێنانە نییە بەڵێ زۆر سوال دێنش وەلە بەرەزان لە ئێستادا ئەوەی لە کۆبانێڕوادا بێگومان لە باکووری کوردستانیش تا ئێستا ئەمە دووسێ ڕۆژێکە لەوەی نیمچە ڕاپەرینێکی سەرانسەری دروست بووە لەوێ بە پێی مەسادەرە هەواڵیەکان بە پێی ئەو ڕۆژنامەنووس و ئەو هاوڕێیانەی کە لەوێن کە پەیوەندی هەیە باستەوەیکەن کە لەوێ وەکو ڕاپەرینێک سەر هەڵداوە تا ئێستا مەسێ ڕۆژە 20 هاوڵاتی کورد لە شارەجێجەکانی باکووری کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیاوە کوژراون کە هەمووی بوو پەڵپشتیکردنە لە کۆبانێ لە هەمان کاتدا بۆ زاخە دروستکردن لەسەر تورکیا کە پێیان وایە تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دامی داعشەکە ینی پێ باشە کە کۆبانێ بکەوێت و کاراساتێکی مرۆڤی دروست بێ بێگومان لە ئێستاش خۆپێشاندان لە زۆربەی شارە کوردیەکان حتا لە ئەنقەرە لە ئەستەمبۆل لە کۆمەڵی شوێنی تر کە ڕێژەیەکی زۆری کورد تیا نیشتەجێن لەوێش خۆپێشاندان بە شێوەیەکی فراوان هەیە زۆر شار و ساروشکە هەیە لە باکووری کوردستان ئەستن کەوتونەتە دەست خۆپێشاندارانەوە ناوزا لە کێرکووکەوە کاکە برام کاتت باش سەر چاوم کاکە براوەڵام کۆبانیان ئەوەی ڕاستی گەرەکە مەسەڵەن ئێستا حکوومەتی خۆمان حکوومەتێکی تورکیای ترقیگرنی لەگەڵ تورکیا بەڕاستی هاوکاری داعشەکە یعنی لەبەرەوە ئەزانەیە مەسەڵەن کۆبانی ئەگە کوردی ڕۆژاوا ببێ بە شتێک خەتەرێتەکە ئێستا تورکیا مەسەڵەن باوی ئێمەی لاقات دەبێت لەگەڵ تورکیایە ئەو نەوتە لێوە لێرن ئەو بازرگانیە لێوە درستەکەن ئەوان بەڕاستی تورکیا لەگەڵ داعش هاوکاری داعش بە تاوەتیەکە دوای قەیناکە مەسەڵەن ئێمە ئەگەر حکوومەت ئێمە ئەنقەرەی نەبێت تورکی نەبێت کاکە با خۆت دیوای کرد هەر ڕۆژە ناردە ئەم من دڵی پێ هەر بەیاننامە و نازانم ئیدانەوە ئەمە هەر زۆر عیبە بۆ ئێمە چتم حکوومەتەکەی ئێمە حکوومەتێکی کوردی نییە زۆر عیبە هەر ئەم ئیدانە و بەیاننامە نەبڕایەوە لەم لاوە بەنزین و گازە ڕۆشن بە داعش و لەم لاوە کوڕ خەڵکە دەن بە کوشت و ئێمە ئەگەر با دوایڵێن یاسایی نییە ئەی بۆ داعش یاسایە لە بن دنیاوە تەنێکی لە وڵاتێکەوە تێ کوردە کوردێ لەسەر ئێمە یاسایە بۆ ئێمە یاسای نییە
بڕۆین بەڵێ ئاسانی کەڕۆی بەڵێ ئارش لە سلێمانیەوە ئەم کاتە باش بەڵێ کاک ئارێش سەر چاوم زۆر سپاس بەڕاستی تەوەرەکەت جێی خۆیە دیێسە لەم کاتەیە بەنسبە لەو بارودۆخەی کوبانیەوە بەداخەوە بۆ ئەرسە سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان پەرلەمان سەرۆکی وەزیران سەرۆکی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر کەم تەرخەم بوون ئەڵێن ناتوانین ئێمە هاوکاری بکەن ئەی باشە بارودۆخی سووریا یەپەگە ئەو هێزانەی ئەوێ لە هەمان بارودۆخانە بوون کە هاتن یارمەتی باشووری کوردستانیاندا لە شەنگال لە مەخمور لەو ناوچانە لە جەلەولا لەو ناوچانە خۆ ئەوانش بارودۆخەکەیان هەر بەو شێوەی ئێسەی هەرێمی کوردستان بووە چەنە هەرێمی کوردستان لە ڕووی مادی و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە زۆر لە ناوچەی کوبانی و هێزی یەپەگە باشترە پەیوەندی نێودەوڵەتی دیپلۆماسی زیاتری لەگە وڵاتانی دەرەوە هەیە بە تایبەتی ئەمریکا ئەی باشە بۆچی حکوومەتی هەرێم تازە لەم دوایەیە کە کۆبانی وا خەریکە خەڵتانی خوێنە بە ئەنجا لیژنە بۆ نێرێ بابە لیژنە لەم کاتەیە بۆ شوێنێری وەڵای ئەو لیژنەیە کە ڕۆی ئێستا هەر سەری دەستگاکانی ڕاگەیان بکردە بەڵێ بەڵێ کاگارێ سپاس بە سەرنجی تۆ بەڕێزان بە پێی دوا زانیاریەکان لە مەسەدە هاواڵەکان دەستکەوتونە ئەو لیژنەی پەرلەمانی کوردستان کە چوتە بۆ کۆبانێ لە سۆسێ لەسەر سنووری باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان تا ئێستا هێز ئەمنیەکانی تورکیا سوپای تورکیا لەوێ نەیان هێشتووە داخلی کۆبانێ ببن بەڵێ کە بێگومان ئێستا لەسەر سنوورت ئەماشە لە بریتانیا لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە بەڵێ کاک ئەماش فەرموو بەڵێ بەڕێزم سڵاوی خوا لە خەڵکی کوردستان و جەنابتان هیوادارم سەرکەوتوو بن بەڵێ قوربانگوێ لە دەنگمە بەڵێ کەرم کە برا بە ڕێزەکە من داواکاریەکەم لە خەڵکی کوردستان باشووری کوردستانی خۆمان هەیە تکاتان لەکەم داوای یارمەتی یان گلەیی لە حکوومەتی هەرێم نەکەن بۆ یارمەتی کۆبانی نایات لەبەرەوەی خۆی حکوومەتی هەرێم حکوومەتێکە بەردەوام لە پاڕانەوە و لە ناڵانەوەیە لەگەڵ هێزە ئەوروپیەکانە فریایان کەوت یعنی ئێمە کاتی خۆمان نەکوژی بەڕێزیان ئێمە گلەی بکەین لە پارتیەگەتی ناتوانێت خۆی پێ بگەێنێ ناتوانێت دیفاع لە خۆی بکە بەبێ پرسی ئەمریکا ناتوانێت جوڵێ بکە ئەگەر ئەمریکا نەبووە ئەوروپا نەبووە ئێستا دەوڵەی ئیسلامی ئاڵا ڕەشەکەیان لە ناو سلێمانیا بوو بەڕێزیان ئەگەر وانە بڵێن وانە ئیتر بۆ لەوێەوە ئێمە لە کۆبانیەوە گەشتێ ڕووباگلەیی لە حکومەت بەڵێ بەرەزان تکایە تهدیدەن تەوەری ئێمە لەسەر هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی ئایا هاوپەیمانی نێودەوڵەتی و هەموو کاراساتە مرۆڤیانەیە کە لەسەر خەڵکی کوردستان دێت لە ئەنفاڵەکانە لە کۆڕەوە ملیونێکەیە و لە زۆر کاراساتی ترە ئایا بە جددی بووە دەنگەوە هاتن ئەنی ئەو وڵاتانە ئیدعای پاراستنی مافەکانی مرۆڤ و ئیدعای دموکراسی و پێشکەوتن و عەدالەتێکیان لە دنیاە ئەکە هێزێکی توکمەشیان هەیە ئاراستەی سیاسەتی ناوچەکەش بێگومان هەرخۆیان تەحەکومی پێوە بکەن ئایا تا چەند جددینە لەوەی کە نەتەوەی کورد لەو هەموو قەتڵ و عام و جینوساید و داگیرکاریە بپارێزن لە ئێستادا کە کورد لە قڕنی 21ەمە زیاتر لە هەموو گەلانی دنیا لەژێر هەڕەشی جینوسایدی ڕێکخراوێکی تۆنتڕاودایە کە ئەم ڕێکخراوە بێگومان وەکو زۆر جار سوور سەر چاوالێن بە شێوەیەکی نهێنی تەغزیە کرێت وەکو پیلانێک وەکو ئامڕازێک بوو بەکارهێنا لە دژی بە تایبەتی دژی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خەریکە نەتەوەی کوردیش بێگومان زۆر پێگەی استراتیجی خۆی بەدەستێنێ بەڵێ ئارومان لەگەلە کاک هارون کەریم داماش برا دەم باشتر یعنی دیرینا زمانی دا چندها سال اوی کرد هاتینه دام از رانده هبینه و حتی یاشم و حتی منیجی ام همی گوهات دیجی ایکیم تجاره ام نبونه ایک که هکر ام بزن کنه مقابل مده چبو مکتن نو که مثلا هکر تو دانیا و پارتی و کتی و گوران و هر حزب کادیر بیت افغیزا ها قیمان یا نف دولتی اول که هاری مد کتن هر ایکیش وانو زانیدن کنه کیش چنگی هاری مد کتن اگر ام خوب یا با دولت و پیلی حتی مرید حال ما اوه بیتن چونکه هکر نانیتر لپی ایکی دی دو بیتن چی گاوا ببیتن دی برید و چی گاوا ببیجی دی داده از اوانو کتغاری مدکن برایم اواخر مصلحته نو چی بیتن ام حتی مرنی هر خوب هیویا امریکا و پیلین هیویا ترکیا و پیلین نفت اسیویت کم وقتی من بچه وقتی بدنم بله بازیات قصب که کارون فرمو بوریا گانفته ترکیه را چو مخرا دنیا خراب کرد ولی نستامه و تدفرتن باشه او بوریا نفته اگر صبحی داعش بیایده
تركي بوريوما نفسي قطع بكاتن هنجي أمريشين شكاين وأمريكا داعش داد شنغالي آن كل كوبا آن هر أردكي بيبداتن اگر تو يبدا في خونابي تجارات نشي بخود تشتكي بكاي ويجاب لباس بيتن بالي قولا لاوليروا سڵاولەتۆ لە بینەرانی خۆشەویستی NRT و ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەم پێشمەرگە قارەمانەکان بە تایبەتی پاڵەوان و بەرگریکارانی لە کەرامەتی کورد و کوردایەتی بوون و نەبوونی کورد شێرە کوڕەکانی کۆبانی بەهای بەڕێز نەک ئەمریکا و هاوپەیمانان خوا نەخواستە ئەگەر کۆبانی بکەوێ هەموو کۆمەلگای نێودەوڵەتی نەک کەم تەرخەمە تاوانبارە بەڵام چەند تێبینی دەکرێت ساعتێک پێش ئێستا لە کەناڵی BBC ڕاستە و خۆ قارەمانێکی کۆبانی پەیوەندی پێوە کردووتی هەواڵەکانی ئێوە ڕاست نییە دەیوتن فڕۆکەکانی ئیمارات و سعودیا لە ئامانجەکانیان نادەن تەنها فڕۆکەی ئەمریکا لێیدا با کورد تێبگا عەرەب لە هەر شوێبی دوژمنی کوردە بەستە تێبگەن خاڵێکی تر لە کاتی هەڵسانی فڕۆکەکانی ئەمریکا سافرە ئینزار کرد تورکیا داعشەکان ئاگادار دەکاتەوە خۆتان بشارنەوە ئەمریکا چی بکە لە سەپاشێتی هێزی داعشەکانی تێکشاندووە بەڵام کورد کەم تەرخەم بوو بۆ ڕێنەوتەکانی نەگرتەوە ئەگەر کاتەبی سالار لە شارە زۆرەوە ئەم کاتێ باش بڵێن سەر چاوم ئەگەر ڕاستیەکەتەوێ لە منە پرسی ئەمریکا خۆی لەبەر خاتری من و تۆ نایە باشە داعش بەخۆت و یا حکومەتی عێراقی بەخۆت و لە نەوەتویەکە پەلاماری کوێتی دا من خۆم لێ بم بە 24 سەعات ئەتر خۆت لەوەجێ بەبیری بێت چی بەسەر ئەوجێ شەهات مەسلحەتی خۆی شوێن بێ ئەوە کاو داواکەرێکشم لە جناب هەیە ئەڵەن کەناڵێکی هەمووان و بێلایەنە باسی گەرمی فەلاح بۆ ناکەن حکومەت پارەکەی وەرگتەوە خواردێتی گەنمی فەلاح ئەوەی چێ ئەوەی شارە زۆر دەستی شارە زۆرانەوەیە حەزەکەم بەرنامەیەکی لەسەر دابەزێن هەر لەسەرمان کردووە بە دوواداچوونمان کردووە لەبەرەوە لە بیرمە کە ئەو گەنمی دەستی شارە زۆرەوەنەوەیە کە بێگومان ژێنێکی بەرهەمێنەرە بەڵێ سپاس وەرگرتەوە حکومەتی هەرێم خۆی خواردێتی هەتا خێری مەلا مستەفایشمان بێ کورد هەر ببوورە کاک سەلار تەوەری مە ڕەبت نییە بەوەوە تکایە ڕەبت بە ئاراسێکی ترەوە تکایە بەڕێزان سەلام لە سلێمانی کاگاکارم کاتەوە باش سەر چاوم کاگاکار من دەستخۆشی لەو گەنجانە خوێنگەرمانەی کوردستانی باکوورەکەم کە پاڵەوانانە ڕژاونەتە سەر شەقامەکان و کوونە و کۆچەی شارەکانی کوردستانی باکووریان لە تورکە ڕەگەزپەرستەکان تورکە کەمالیەکان کردووە بە ئاگەر هەرچەند ئەوسەری ڕێز و نەوازش بۆ ئەو شەیدانیان دانێنم کە بەدەستی تورکەکان شەید کراون من با ئێمە لە گۆژگیرانە قسەکانمان ڕوون بێت من داوا لە هەرچی بازرگانەکانی کوردستانەکەم لەمڕۆ زووتر قەتعی علاقاتی بازرگانیکەن لەگەڵ تورکیا با برایم خەلیل نەمێنێت با ئەو بۆرێنەوتە بگیرێتەوە با ئێمە سیاسەتێ بکەین شتێ بەدەستمانەوە بێت هەر هیچ ناتوانانی کە پیچەکێ نەفەرێ بین بە کۆبانی با دوژمنارکانمان بەشێ بە وەرەقەیەک تەنگاوکەین دووش هەتاکو ئێستا دەوڵەتێکی عارەبی دەوڵەتێکی بەڵێ بەڵام کورد ئەلتەرناتیڤی تر هەیە کورد احتیاتی تر هەیە کە بتوانێت لە کاتێکی وایە بتوانێت خۆی بژێنێ بتوانێت خۆی مەسادری تاقا و کۆمەڵێشتی تر بۆ خۆی دابیم کە کورد خۆی ئامادە کردووە بۆ چنیەتی بەرگێکردنی هەر قەیرانێکی نەخوازرا و لە ناکاو بێتە پێشەوە بتوانێت خۆی تەحملی بەرپرسەرەتی بکە سەرکردایەتی کورد و ڕاوشی گەرەکەی باش بکە هیوان لە نەرویجەوە لە ڕێی ڤیدیۆ سکایپ بەڵێ کاکیوا فەرموو بەڵێ بەڵێ دیارە کاکیوا لەسەر خەڵت نەمایوادارم پێمان باشە لە ڕەڤەندی کورد لە دەرەوەش ئەوانیش بچنیان هەبێت لە سەلام ڕەوشە کە بێگومان لە ئێستادا لە هێش خۆ پیشاندانێکی زۆر فراوان لە وڵاتە جیاجەکانی ئەوروپا و سکۆندنافیا و ئەمریکا و کەنەدا و زۆر وڵاتی تر لەلایەن جاریەی کوردەوە ئەنجامەدرێ بۆ پشتگیریکردن لەو ڕەوشەی کە ئێستا لە کوبانێ و لە شنگالێ و لە مەخمۆر و جەلەولا و کۆمەڵی شوێنی تر هەیە بەڵێ بەرزان بە لە بیرمان نەچێتەوە تەنها شەڕ لە کوبانێ نییە شەڕێکی زۆر سەخت لە جەلەولاش هەیە لە جەلەولا پێش چەند ڕۆژێک چەندین پێشمەرگێ بەهۆی پەلاماری داعشەوە شەهید کران بێگومان ئەمڕۆژ قەسفی هێزی هاوپەیمانان لە جەلەولا لە دەوروبەری کەرکووی لەو محوەرە بەردەوام بووە بێژگەلەوە لە شنگالیش لە شنگال و لە ڕەبیا پێشچەندێک
چەندین پێشمەرگە شەهید بوونە بەهۆی پەرلەماری چەکدارانی داعش لێرەش میحوارێکی فراوان هەیە و لە شەڕێکی سەختدان لەگەڵ چەکدارانی داعش بێگومان زۆر ناوچەی گرنگی کوردستانی چەنە تا ئێستا لەلایەن داعشەوە داگیر کراوە. بەڵێ پێشانگی لە سلێمانیەوە. السلام عليكم. عليكم السلام. باشي بريس. سەر چاوم. براسي يعني او خلقه ومن يشترمان ليتك سوا داعش يعني لسر حقه يعني كرد لسر حقه. پێت وایە کامیان لەسەر حەقە تۆ و کوردێکی؟ بەڵێ. کامیان لەسەر حەقە؟ زۆر کەناڵ وەکو هەر لە ئێنارتی و تا ڕوودا و تا هەرەمووی ئەڵێن دەوڵەتی ئیسرائیل بە داعش. ئێکە داعش کە یعنی ئیسلام بێ مسلمان دەست پێشمەرگە چۆن بە بیان کوژێ بەڕاستی شەیدی زۆریان هەیە داعش. من لەگەڵ ئەوەیانیم بەس لە ڕقاوەڵم ئەجینا هیچ ئەسڵان زۆریشم ڕق لە ئەو هینەیە ئەو ڕێکخراوتون ڕەوەیە. بەس لە داخی ئەنی پێت وایە ئەوەی لە لای تۆ ئەو داعشەی بێت وڵاتی تو داگیر بکە هێزە چەکدارەکانی تۆ بە نەحەق بکە شەهیدە وەکو تۆڵی؟ نەخێر. نەخێر. بەڵام کەناڵەکان لێن شەهیدە ئیتر ناتان کام کەناڵە ڕاستگۆ شەهید؟ کامە یعنی هینە دیقە ئێستا لەم ڕۆژەیە یعنی بە زۆر کەناڵ ناکرێت ئەسڵان بەڕێزم لە تۆ تێنەگەیشتم کومنتی تۆ نازانم من زۆر تێنەگەیشتم بەڕێزان بەڵام بەرحال ئێمە بەهێزی پێشمەرگەی کوردستان و بەهێزە چەکدارەکانی ڕۆژاوی کوردستان ئەوانەی لە بەرامبەر هێرشەکانی داعش کە داعش دێت وڵاتی تو داگیرەکە هێزێکی بێگانەیە هێزێکە هیچ ئایدیایەک نییە کە تعبیر لە خواستەکانی گەلێکی تو بکات دێت وڵاتی تو داگیر بکە وێران بکە و قەتڵ و عەم دروست بکە کە چون دروستیش کردووە بەهێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی بەرامبەر ئەوان بێگومان گیانیان ئەبەخشن شەهید بەڵام بە چەکدارانی داعش کۆژراوە بێژگەلەوە هیچ مستەلاحێکی دیکە بەکار نایەنرێ نازانم تو چون لە قسەکانی تو زۆر وازەح نەبووم بەرحال. بەڵێ بێن بەدانەکە و دێ بەردەوام بین. MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سەڵاف تەماشەبانین گەلێک هێژا بوو تەوەرێ مێ ئیرۆ ئەم خزمەتەوە داینە کێ لەسەر خەتە؟ فەریقمان لەگەلە؟ کاک فەریق فەرموو لە شارە زۆرەوە؟ دەستخۆشی لە یەکەم. سوپاس بۆ تۆ. وڵی من ڕاستەکەی هەرچی شتە لەم کوردستانای خەمە ئەستۆی پەرلەمانی کوردستان لەبەرەوە خۆت خەڵکی دۆکی ئیسا هێزێکی تورک بەڕاستی هێزێکی تورک لە منتیقەی دۆک و بانەمڕی هەیە لەوێ پەرلەمانی کوردستان ئامادە نییە دانیشتنی لەسەر هێزە بکە بیکاتە دەرەوە چونکە بە هێزی تورکی 24 خۆپشاندان کوژراوە ئاماد داوا لە پەرلەمانی کوردستانەکەم ئەو هێزە لە دهۆکە تورکە بیکاتە دەرەوە لەبەرەوە زۆر عیبە یەکێک لە ناپەرلەمانەکانی کوردستان ئەڵێ لە تورکیا بەڕاستی بە ئەنقەز ڕێگەمان نادەن بچینە ئەو دووە بۆ کۆبانی بەڕاستی پەرلەمانی کوردستان من زۆر قسەم ێستا پەرلەمانی کوردستان لەم وڵاتان نییە بەڕاستی وەکو ڕێکخراوێ سەیرەکەم هیچی لەدەست نایە پەرلەمانی کوردستان کەوتۆتە دەستی پارتی بەهۆزی خۆی پارتی هەڵێ سوڕێنەوە سەری تێکا لەوەتەی پەرلەمانی کوردستان ئەچێت بۆ کۆبانی کاکە بابچێت بۆ منتیقەی ئەو شوێنانەی کە ڕێگە هەیە ئەوانە بەردابچێ بەدەمی ئەو ڕێگانەوە نەکەیشی چیە چێت لە کۆبانی من هەموو گەنجێک و خەڵکی کوردستان بەڕاستی زانە کۆبانیە. بەڵێ کاک فەریق بێگومان پەرلەمانی کوردستان پێش چەند ساڵ بڕیاری دەرکردەوە بە فەرمی ئەو هێزەکانی تورکیا کە نزیکەی 3000 ڕۆژتێک هێزن لە بامەرنی ناوچەی ئامێدی و زاخۆ نیشتەجێ کراون کە دەربکرێن و بچنە وڵاتی خۆیان لەبەرەوە بەرلەمان بڕیار دەرکردووە بەڵام ئالیەت و ئەو شوێنێکی ئەم بڕیارە جێبەجێەکە بوو تا ئێستا بڕیارەکەی جێبەجێ نەکردووە هیوادارن سەرنجی تو بۆ ئەوان بگا. بەڵێ ئەیوب هەڵە بچەوە ئێوارە باش بەڕێزەکەم سەر چاوم سپاس بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەت لێەکەم دەستخۆشی لە هەموو ئەو کەسانەیەکەم کە تشکیلی لە کۆبانیەکەن هیوای دەستپاخی و تەمەندبێژیان بۆ خوازم بەڵام بەڕاستی من داوا لە جەنابتانەکەم وەکو هەڵەبجەیەک ئەو قسەکەم دەربارەی ئەو وتانەی کە بەڕێز کاگمەلا بەختیار لەسەر هەڵەبجەی شەهید و توێتی و بازێشتی داوەزاندۆ لەسەری هیوادارم بۆ سبەینێ بیکەن بە تەوەرێک و با خەڵکی هەڵەبجەی شەهیدیش بتوانێ ڕای خۆی بڵێ لە بوارەی ئەوەیە کە ئەڵێن لەسەر هەڵەبجەی شەهید 600 داعش ڕۆشتۆ هەڵەبجەی 600 داعش ڕۆشتون بۆ ناو داعش ئەم تەوەرە هەچەند پەیوەندی بە تەوەرەکەتان لە بەڵام بەڕاستی ئەمەش گرنگە
لەم کاتە نادیارەیە و بەڕاستی هەموو کورد لەم کاتە هەستیارەیە بۆ کۆبانی هەوڵەیە بەڵام وتەکانی ئەمڕۆژ لە هەڵەبجە خۆپیشاندان بووانە خۆپیشاندانێکی فراوان بوو لەسەر کوبانێ بەڵێ بەڵێ ئیتر ئەوە خۆمان دیدارماندان جەم ناداوا لە گەلێکی ئەو قسانە بوترێ بێگومان ئەو کەناڵەکانی ترکە دیدار ئەنجامەدرێ ئەکرێ ئەو پرسیارە لەوان بکرێ ئێمەش هەر دیدارێکی ئەنجامەدەین ئێمەش شێوەی ئیشکردنی خۆمانەیە چونیەتی وەرگرتنی هەموو ڕایە جیاوازەکان لەسەر ئەو پێشهاتانێکی قسەی لەسەر بکە بەڵێ خۆشمەن لە سلێمانیەوە ئێوارە باش باشتر دەستخۆشی بەرنامەکە و لەکەم بەڕاستی لە جێگای خۆیاتی ئێمە کورد گەلی کورد بە درێژایی 1050 کیلۆمەتر لە شەڕی ئەو نەگریسەی داعشایل ئێستاش شەڕی کوبانی ڕوبەڕووی گەلی کورد بۆتەوە کەویش بەشێکە لە باڵن لە دەستەی ئێمەکەوە خوێن و فرمێسک تێکەڵ بووە بەڵام بەداخەوە هەندێک کەس ولایەن هەیە کە پەیوەندیەکەن بە تایبەتی یەسێک دوو پەیوەندی پێش من پێم وابێ پێشەنگی ناو بوو دەڵێ ئێوە بۆ نمونە ئەڵێ دەوڵەتی داعش مەناو دەوڵەتی ئیسلامی ئەو دەڵێ کە مادەم تۆڵی دەوڵەتی ئیسلامیە دەبێ پێیان بترێ شەید ئەمە قسێکی زۆر هەڵەیە ئەو برادرە دیارە تێنەگەشتە لە داعش مادەم دێتە سەر ئێمە شەهید دەبێ ئێمە بۆی ڕاستکەینەوە ئەوانە کۆمەڵێک گەنجی احترامەوانەی کە لەسەر دڵیان بۆیان لێ دەدا ئەوە پیانە شانەی خەوتو ئەوە پێویستە و کەسانە بە دادوچینان لەسەر بخی لە هەر شوێنێکا بێ بیانێت دەرەوانێ و بدرێنە دادگا چونکێکم ئێمە لەسەر خاک وای خۆمان ئێمە شەید نەمێک بۆ مەسەلەی کوبانیش بەڵێ محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش سەر چاوم کاگاکار هاوپەیمانی وەکو پێویست تکایەکە دەنگی بەرکەیتەوە کای محەممەد هاوپەیمانی وەکو پێویست بەدەم کوبانیەوە نەچوو ئەگەر سەیری کەی تەماشاکە کۆ برادەرەوتی لە نەوەتویەکە لە ماوەیەکی زۆر زۆر کەمە هاوپەیمانی توانی یان عێراق بۆ هەموو هێزەوە لە حربی خەلیجیەکەم بووە بەڵێ ئەوە بوو بۆ مەخموو زۆر بە پێچاک هاتنە پێشە لە ماوەی کودا هەموو ئەو شوێنانەی کە ئەوانی تیا بوو بۆ زمانیان کرد لە ناویان بردن بەڵام وڵامێک بۆ بەڕێزانەی کە ئاڵێن لە حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم هاوکاری کوبانێ ناکەن کاکەوتەر لە دهۆ کە ژوورێکی عەمەلیات داندا و لەسەر بەڕێز مامۆستا محەممەد ئەمین پێنجێنێکی گورانە کە باسی کرد ژوورێکی عەمەلیات داندا و سەرۆکایەتی هەرێمی تایە ئەمریکی تایە عێراقی تێدایە ئەی باش هەموو لەسەر داوای سەرۆکی هەرێمە دەن لەو جێگانێکە لە داعشی تایە لە کوبانێ ئەمە لەلایەک لەلایەکی ترەوەڵاگەر داواکارم کە یەک تۆزیکەم بۆ زیاب بکەن لەلایەکی ترەوە ئاڵێن کوبانی لە ناوچێ شۆڕشی کورد هەمی لە ناوچێ کاکە ئێمە شۆڕشی مەهاباد لە ناو چوو کورد لە ناو نەچوو مەلیک مەحموود لە ناو چوو کورد لە ناو نەچوو شۆڕشی ئەیلول لە ناو چوو کورد لە ناو نەچوو 5000 هەڵبجەیی لە ناو چوو کورد هەر مایەوە 2000 بەڵێ کاک محەممەد سپا بسەرنجی تۆ دلوڤان گەلمێل ئاکرێ کەرمکە السلام عليكم. عليكم السلام. چاوانی که کار باشی؟ از باشم. کریم که؟ دسته که بو سر اونمان از چندی که هم رو کبینین يعني البرلمان سر لدونا نتایج گرتی آنش قانون دولتی بود سر کوبانه امین اوی تشتک بونیه امریکا بسیار خویا اوزبیتن ام کرد هر چهار پارچه کردستان ابرو دست خوب کنه تک دا کوبانه رزگار کنه اگر هم یا ترکیه من یا سوریه یا عراق یا ایران کوبانه البنده است و دستین عدد کوبانه سوسلوکی وکی اخوشک و شیستانجه ابرو تا کوبانه سوال دا قامش لو دسته که دلوری دسته که عقل گیده دو که جهندی کردستانه اجازبتن ابرو هیوی اما هیویال يعني اما التاريخ وكردستان يدوشي كردستان ناجي الامات بله قاعد لبند پیامت گیش و دنگته و دیمای که نخوش بون زمان خطش بکی بون چه بون مثلا بالا کی مال گله سوران لسليماني الو مرحبا سر چاوم وي برا باشي قالك سباس فرمو والله من ميل سر داعش خطب كما ام داعش خلق زور خلط لي تيگشتوا چکه داعش کې داعش کوردی ته عربي ته همونو عشي ته اما امريكا دروستي کې دوم داعش والله خلق ويا عليها والله داعش دشمنه اويا بس من اوشتاملين امريكا همي بوي اويكا العراق دورنا كبيتوا هاتو ام داعش دروس کردوا يتخلق او بيجمرگا او بكشتيا يتر هذا هو ابو من بله كم على قله بله
ولی تماشاوان اینجا یک جوان آخفتنان خلکی دگوتن حرب خلیجی یکم دمیکو ارتش صدام یوی دمی کویت داگیر کردید سال 1991 کان امریکا ها توالبان که نفدالتی وی دمی درست کرد امریکا ها هرشه نسمانی نوسا تند کردن به تمامی فتره گلک زمانیه محدود کاری جیش صدام الكويتي در بخید امریکا خودی تکنولوژیا که هری پیزا سربازیه امریکا دکاره هر جیه که وی جهانی هبه بچی تویر نصب بکه و بو وقتی او دستیشان بکه جناب ببه گلو تو باران کردن در دوران کوبانه گله کب زحمته چند دابا باکن داعش چند زری پوشک و چند توپخانه کتانن بردام هات نوچونه دیگن دزانی نصب آسمانی سر دزانی کیون الکیونینه اگر چی تریشه که کتوپرا آسمانی اب قوت اد موشکی بریا دریایی بکت سروان نواندم دیت نوا تفروتنا که ایتر ده تازنه هزی بیت گوارتن یانجیک ما بس تندن هنه یانجیک تنصيب وتنسيق يا آلية كدن ولاتك هفسي لجلداش يكو جين خاتشول كتو سويس استراتيجية لدانا وان بنجهد وان بزاني بري وقت وان اجهدار كتن جاي كتشول كم وجاي كديش بركو باندوري سر نبيد مجار تشاوايا بله بله برزان لا شارچوی توری امرو مانده مسئله کوبانه و شاندکی پارلمانی کردستانیش امرو که بریار بو امرو بگمان رویشتون بو سر سوسیل سر سنوری نوان باکوری کردستان و روش آوای کردستان که هولیان داوا بچنه کوبانه که کوبانه لنوان عرف و کوبانه زور لیکتر نزدیک یعنی بچه ها بینید زور لیکتر نزدیکن اوان چون هولیان داوا بچنه کوبانه بلام هزم نکانی ترکیه ریگریان لیکروا که بچنه ناو کوبانه و بتوانن روشی راسخینه کوبانه چی و چی گذاری لوی و کو ایانوت بکن لچارچوی راپورت که دارجن و برای گشتی راب گینن بله محمول شمیرانه ام کاتباش کاکرکان سرچاوم کاکرکان بازێکی دانیشتویە چوار مشخی شوێنەکەی خۆشە قسەی هەوانتەیەکە ئێمە بە درێژایی 2000 کیلۆمەتر مرەبع پێشمەرگە لە شەڕایە پێشمەرگە 7 مانگە لە شەڕایە یعنی ئێمە قووەتێکی وامان هەیە وەکو قووەتی ئێرانی بینێرین بۆ کوردستانی تورکیا ئایا ئەم قسانە کە ئەمانەیکەن هەمووی فیشەکێ نایرێ بینێ بە داعشۆ ئەگەر ڕاستەکە بکابە بیکەلسیەکەیتە نەیکاوە خەتای ئەو کێ ئەتوانێت بیکەلسی هەڵگرێ برنە و هەڵگرێ ستیلا بچێنێ و هەڵیگرێ بچێ بۆ شەر پێشمەرگە 7 مانگە لە شەڕایە بە برسێتی بە ئاوی گەرم لەبەر ئەو خۆرە لەو ناو تەبخوتۆزا ئەو ڕێز لە پێشمەرگەکانی خۆی ناگرێ لە کۆبانی ئەگرێ ئینسان بەلاوە توێ ڕێز لە ماڵ و مناڵی خۆی بگرێ ئەو ساکە بگەیەتە شوێنێتر خەینا ئەوانش برای ئێمە وەقی خۆیانە بەڵام تۆ قووەتێکی وا هەیە کە بینێری بۆ کوردستانی تورکیا بۆ شەڕ ئیتر ئەم قسانە چییە هەمووی فیشەکێ نایەرێ بینێ بە داعشێکۆ برای بەڵێ هەڵۆ لە قەرەنجیرەوە فەرمۆ کاک هەڵۆ فەرمو لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە ئەم کاتە باش بەڕێزم باڵێ سەرچاو سەبارەت بە ڕەوشی کۆبانیە من وەکو کوردێک لێرەوە داوا لە سەرکردایەتی سیاسی کورد دەکەم تا زووە ئێستا شەکلەتی هاوکاریی سەربازیە بتوانن ڕێگەیە شوێنێکەوە بێ بیگەێنن بە کۆبانی چونکە ئێمە وەکو بینین لە هەموو شار شارۆچکەکان ڕێپێوانەکرێ بۆ پشگەییکردن لەو هاوڵاتیانە بەڵام ئەوانیش کێسەر ئەم ڕۆژاندی پەرلەمانی کورسان ڕوویەوە بۆیە من پێم وایە ئەم شاندا هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت چونکە ئەمان تەنها و تەنها پێویستیان بە هاوکاری سەربازیەیە ئەمان پێویستیان بەوە نییە کە تۆ بچیت خواردنیان بۆ بەریان خۆراکیان بۆ بریان برنجیان بۆ بریەمان پێویستیان بەوە نییە تەنها هاوکاری سەربازی نەبێت فریایان ناکەوێت تەنها پەکەکە و یەپەگە و یەپەژەکە دەتوانن 25 ڕۆژە بەرگریەکەن بۆیە داوایان یەکەم سەرکردایەتی کورد بە ئاگا بێن و ڕاتەڵەکەن لەم وەسەیە کۆبانی بگیرێت دڵنیا بن کەرکووک شەگیرێ زۆر سپاسانەکەم بەڵێ لە دۆک کیت گەلمەیە بەڵێ ماجد دۆکێ سڵاو بۆ ڕێز بووتەوە بەرنامەیتە چەوەتە مۆچیدکەم گەلێک سوپاس کەرەمکە هاتنا ئەمیکانی هاتنەکە ئستعماریە لە دنیای هەمیە و تۆ جی دژمنێ
تایبەتی کوردانە ساڵێت نمونەیەکی دەماوە ساڵێت هەشتا و بەی هەشتا روسي دولته ايكيب العالمي مخابراتهم بعد روسي وحتى وشرط دكي شيشانيا واويديا واف داعشنا لويدي كي بنجي خدونا اويدي خدونا حتى سي انهار بو حتى خودش کس شایتی حتى خود کش کن شایتی امریکانیش کن امریکان هیچ وقت که گلمنی نه بوما کوبانی رزگاه بکرد آن دوکه رزگاه بکرد آن آمده رزگاه بکرد آن کردا رزگاه بکردن یا هاتی برزمند یا خو یا بالا بەرزان باس لەوا کرد کە هێزەکانی هاوپەیمانە هەندێک وڵات کەلوپەلی سەربازی بۆ هەرێمی کوردستان ئەنێرن بێگومان سەرۆکی هەرێمی کوردستانی شوتی ئەمانە زۆربەیان سیلەحێکی تەقلیدی کۆنن حتا پەرلەمانتارێ پێشەندێکەوەی ڕاگەیان وتی ئەم سیلەحانە هاتون بە تایبەتی لە ئەڵمانیا لە هەندێک وڵات تر کێراوانەی کوردستان کراوە هەندە کۆنن ئەڵێ پاشمایی ئەو سیلەحی پاشمایی حربی دووەمی جیهانن ینی زۆر سیارەیان ڕەوانە کردو هەر سرف لێ نادرێ سیلەحێکی تەقلیدی زۆر کۆنە تا چەند گرنگە ئەم دەعمە ئێستای کە لە هەرێمی کوردستان دەکرێت ئەوە دەعمێکی سەردەمانە بێت تەکنۆلۆژیەکی سەردەمانەی پێشکەوتووی سەربازی بکە بە هەرێمی کوردستان بنێرێ لەبەرەوە ئەو سیلەحەی داعش شەڕی پێکە سیلەحێکی متەتەوری ئەم سەردەمەیە بوو ئەو وڵاتانە ئەم سیلەحە بوو هەرێمی کوردستان نانێرن کە بە فەرمی بریاریاندەوە یارمەتی سەربازی هەرێمی کوردستان بدەن لە کاتێکە داعش وە کۆرێک خراوێکێک کە 50 وڵاتی دنیا زمنی ئەوان ئەمریکا و زمنی ئەوان بێگومان هەندێک لە وڵاتانی ناوچەکە وڵاتە ئەوروپیەکان هاوپەیمانێکیان دژی ئەوان بەکارهێناوە بەڵام سیلەحەکە متەتەورە بەرحاڵ ئەم دەبێژین گەلو لێدانا دەردۆرێن کوبانێ ژاری هێزên هەڤالبەندان تا چەند جددیە ئەگەر جددی بە دیتنەوە چەندەهدە بابێکی ئەvە چەندین ساڕۆخ و چەندین هێرشێن ئەسمانی بۆ سەرات نەکردن حتانوکە تەفرۆتونانەت بوون یانجێک تاکتیکە و سیاسەتەکە و مجرد دابێژیتە بە مودکەینە ئایا جۆن کێری وەختێ دەبێژیت ئەم ناهێلین کوبانێ بکەویت یان وەزیرە دەرێ فەڕەنسا یان بانکیمون داخوازا هەلیکاریە بلس بۆ کوبانێ دیکەن یان هۆڵەندا گەلو ئەvە بەس داخوانیەکە چاپەمەنیە یان ئیراداوان یا جددی هەیە کوبانێ نەکەوە و قەتڵ و عام و مرۆڤ کوژی تێدا نایێتە ئەنجام نە سەردەستێ چێکدارێن داعش کو ئەوژی بدژ بنێن خۆ دەزانن بێگومان ڕۆژێن داهاتی ئەف بەرسەڤاوێ پرسێدێ هەبیت حتا جارێکە دنە vêrê xizmeta kênî var baş.